بنێرین خوشتەوی سڵاف وەبن ئەف دەمەوە باش خوشحاڵ و بەختەوەرین جارێک دنگەشتنەفوەین ڕێزدار ئەڤڕۆژی خزمەتەوە بکەین دوور تەوەرەکی گرنگ ئەوژی کارکردن خدا پەرستیە ئەلدۆرێ چەندێ مەدوێت چەندین پرسیارە ڕستەی جەنابێ مامۆستای بکەین و ببنە مژارە خەلەکامە کار و پیشە چیە و چەوە ئاماژە ئەت قورئانە پیرۆزدا کار و پیشەی هاتیەکردن و بایەخ و گرنگیە کاری چییە دیسان ئاکار و بەرجەستەکردنا کارکردنی چنە و پرسیارە و چەندین پرسیارن دیتر دێ هێنا ڕاستەکردن بۆ مامۆستای بەڕێز ناوێ خۆب ناوێ وە خێرانەکە گەرم جەنابێ سەیدە زۆر بەخێربی مامۆستا مامۆستا وەکەمە بەحسکری کارکردن خدا پەرستیە بە ئاخفتنێکت هێتە گوتن لەوانەیە گەلک کەژیوێ ئاخفتنی ببێژن لەو ڕەمە دەوێتن بزانین مامۆستا دەستپێکی کار و پیشە چییە تا چ پێناسایەک بووە چ هەلسەنگاندنێک بوێ چەندیژێ هەیە ڕاستە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم بابەتە لە هەر کەس بپرسی یعنی ئەڵێ خدا ئینسانی کارکەری خۆش دەوێ هەموو کوردەواری لەسەر ئەم خاڵە کۆ کرد بەڵام لە هەمان کاتیشدا کۆمەڵگەی مسلمان نشین و کۆمەڵگەی مسلمان بەداخەوە دواکەوتووە ئەدەژبینی بۆ کارکردن کار ناکەن ئامارەکانی حکوومەت و ئەم چۆنە لە داتایانی حکوومەت دەیخاتە ڕوو خۆیان دەڵێن ئەوە تا دەبینی ئێمە نزیکەی 150 ملیار ڕەنگە دینارمان بۆ بگەڕێتەوە ئەگەر 4 موچە و 5 موچە و ئەوانە لا ببین ئەم قسانە ئێمە ئەخاتە بەردەمی بابەتێک ئەرێخۆ ئەو کەسێ 4 موچە و 3 موچە و ئەوەی هەبووە خۆ هەر مسلمانە باشە ئەم مسلمانە بۆ بەبێ ئەوەی کار بکە یا ئەوەی کە خەڵک پێی دەڵێ بندیوار ئەوەی کە حکوومەت خۆشی دەڵێ شتیوە هەبووە کە هەبوو یا هەیە خانە نشینی بووە و شایانی خایەنە نشینی نەبووە وانە خۆ ئەوە هەر مسلمانە باشە ئەم مسلمانە بۆ ڕازی بووە ئەگە کارکردن عیبادت بێ خۆ بێکاریشمانە چییە بێ عکسەکەی بێکاریش دەبێتە شتێکی وەکۆڵی عکسی عیبادت وەکو دەڵێ شتێک خوا پێی ناڕازی ئەبێ کەواتە ئەم چەمکە زۆر گرنگە ئێمە وەکو تاک کە بادەم بە خۆمان دەڵێن مسلمان بزانین خوا سوبحانەهو وتەعالا عیبادت ئەگەر نوێش بکەی 5 فەرز نوێش بکەی باشترین نوێش بکەی ئەگەر 5 دقیقا وانە لەسەر 6 چرکە حسابی کە 300 چرکە لە نوێش دابیتەوە خۆ هەر 5 دقیقا ئەخایەنی نوێژێک خۆ 5 نوێش 25 دقیقا بە ئێ باشە تۆ لە 24 ساعتە چیت ماوەتەوە تۆ لە 24 ساعتە ئەگە 25 دقیقا بەس بۆ نوێژەکان بڕوا خۆ 23 ساعت و وانە 23 ساعت و 35 دقیقەت ماوە هێشتا ئەی ئەمە چی لێ دەکەی کەواتە لە ڕاستیدا ئەوە پێمان دەڵێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خۆ 24 ساعت تۆ هەر نوێژ ناکەی کار عیبادەتە کارکردن عیبادەتە ئێستا بۆ دەرەکوێت لە ڕوانگەی ئاەتەکانی قورئان و کە خوددا فەرمووی لە ئەڵقەی پێش و ئاماژەیەکماندا ئیعملوا آل داوود شکرا کەواتە وتمان شکر خۆی عەمەلە مادام شکر عەمەل بێ ئەم عەمەلەش ئەبێتەوە بە عیبادەت چونکە شکرکردن عیبادەتە عەمەلیش شکر بێ کەواتە عەمەلیش بوو بە عیبادەت کەواتە ڕاستێ مە فەرمودایەکمان نییە ئاوا گوتوێتی العەمەل عیبادە شتیوامان بە نووسراوی نییە بەس بە ئیستینتاج بە دەرهێنان و هەڵگۆزین لە ئاەتەکانی قورئان بۆمان دەرێکەوێ هەمان جا ئەم کارکردنە جۆری هەیە خۆ دەزانی لە کۆمەڵگەی کوردەواری و لە دنیاش وایە لە کتێبی فقهی و شتێکی پێڵێن میهنە شتێکی پێ دەڵێن حرفە ئەو کەسەیە کە کارێک دەکا بە پشتاوپشت و بە ئەزمون بۆی ماوەتەوە هەم منداڵێک زارۆکێک کوڕێک کچێک لە لای باوکو دایکی کار دەکا فێری دەبێ هیچ ناچێتە بەر خوێندن و مەکتەب میهنە چییە میهنە لە تعلیمە دەچێت تۆپ دەخوێنێ پزیشک دەبێتە پزیشک دەچێت ئەندازیاری دەخوێنێت دەبێت بە ئەندازیار دەچێت پارێزەری دەخوێنێت دەبێت بە پارێزەر ئەوە تعلیمە ئەو جۆرە ئەوە دەگوترێ میهنە یعنی ئەم میهنەیە لە ئەنجامی تعلیمێک و لە ئەنجامی خوێندنێک و دەستی کەوتووە حرفە لە چییە بە مانایەکی تر پێی دەڵێن پیشە بە کوردی ئەوە لە ڕوانگەی ئەزمونەوە خیبرە و تەجارب شاگردێک لای وەستایەک دادەنی پشتی ماوەیەکی دیکە ئەوش دەبێ بە وەستا ئەوش فێر دەبێ کەواتە بەم جۆرە کە تەماشای کتێبی فقهی بکەیت چه حرفە بێ و چ میهنە بێ زۆر بایەخی پێدراوە بە عیبادەت حساب کرا بۆچی بە عیبادەت حساب کراوە لەبەر ئەوەی ئەگەر تۆ کار نەکەی پاداش شتێکت نابێ کارێک چۆن دەڵێ موچەیەکت نابێ کە موچەیەکت نەبوو تۆ ناتوانانی ماڵ و منداڵ و خێزان بەڕێ بکەی لەبەر ئەگەر کۆی ئاەتەکانی قورئان و کۆی فەرمودەکان کۆ بکەینەوە شتێکمان دەستەکەوێت بۆچی کار عیبادەتە یەکەم شت کار هەر کارێک کە دەیکەی بەرامبەرێکی هەیە یعنی لە بەرامبەر کار ئوجرەیەک هەیە پاداشتێک هەیە ئەڵێن موچەیەک هەیە ئەم موچەیە کە وەری دەگرێت چی لێ دەکات کە وەری گرت بەهۆی ئەمەوە دەتوانێت چ بکە بەهۆی ئەمەوە دەتوانێت شوێنێکی نیشتەجێبوونی هەبێ بەهۆی ئەو موچەی دەتوانێت خێزانێک چۆن دەڵێ پێکەوە بنێ کە خێزانی پێکەوەنا دەتوانێت داوای مافەکانی خۆی بکات لە چی لە پەروەردەکردنیان دەتوانێت داوای مافەکانی خۆی بکە بۆ ئەوەی کە ئەو منداڵانش
چۆن دەڵێ لە ڕوانگەی ئەو دەوڵەتەوە وەکو زۆربەی وڵاتانی ئەوروپا سۆسیالیان هەیە موچەیان هەیە ئەو منداڵانش دەتوانێت ژانێکی خۆشیان بۆ دابینکە بەهۆی ئەوە دەتوانێت ئەو منداڵانە پێ بگەێنێ و کۆمەلگا لە سایی بەروبوومی ئەو منداڵانە کە پێدەگەن ئەوانش بتوانن ئیدامە بە ژیان بدەن خۆگەر هەر کەسێک لەبەر بێموچەیی و ئەوە ماڵی پێکەوە نەهێنا و خێزانی پێکەوە نەهێنا واوا دابنین کەس نەیکرد مرۆڤایەتی دەپوکێتەوەی تر مرۆڤ نامێنێ و خەڵک خێزان نامێنێت لەبەرەوە ئەمە زۆر گرنگە کە بزانین کۆی ئاەتەکانی قورئان پێمان دەڵێ ئەبێ کار بکەن لە بەرامبەری کارە ئوجرە هەیە و لە بەرامبەری کاردا پاداشت و موچە هەیە دەبێوەری بگرن بەهۆی ئەم کارەوە خۆشتان پێشەخەن خەڵک بەهۆی کارەکەیەوە نیەڵەن گەشەی پێدا و ورد گەورە ئەبێ و گەورە ئەبێ و خەڵکت دیوە لەسەر عەرەبانەیەک و دەستی پێ کردووە ئێستا کۆمپانیایەکی هەیە ئەو پێشکەوتنە لە کارەکەشی بۆ پێشکەوتن لە فکرە بۆ ئەوەڵجار دوکانێکی دانابوو لە دەڵالخانە و لە مەزادخانە ئێستا دەچێتە وڵاتی وەکو سین و دەچێتە وڵاتانی دیکات بازرگانی دەکە بەهۆی ئەوەی کە پیشەیەکی بچکۆلی دەست پێ کرد گەورە بوو گەشتە وڵاتانی دیکە لە وڵاتانی دیکە فێری ئەزمموی ئەوانش بوو مەداریک و تەنمیەی زات و گەشەپێدانی مرۆیشی جارێکی دیکە زیادی کرد ئەمانە هەمووی خاڵێکە کۆتا خاڵم لەم بابەتە دو خاڵم لەم بابەتە ئەوەیەکە خوا سوبحانەهو وتەعالا داوا دەکات لە بەرامبەر کاری وەک یەک موچەی وەک یەک هەبێ یعنی ئەو کاری کە ئەو کەسە دیکە بۆ 4 سەعات ئەوەندەیە یعنی ئەو کامێرەمانە کە بڵێن لەسەر ئەو کامێرەیە وەستاوە ئەم بەرنامەیە تۆمار دەکات بۆ نمونە چەند وەردەگرێ ئەگەر ئافرەتێکیش هات هەمان سەعات وەستا و هەمان کاری کرد و ئەم بەرنامەی تۆمار کرد نابێت موچەی ئافرەتەکە کەمتر بێ تۆ دەزانی ئێستا لە بەریتانیا و لە سوید و لە ئەمریکا ئەوانە زۆربەی ئەو وڵاتانە موچەی ئافرەتان 180 پیاوانە هێشتا ئێستا کەچی ئێمە یەکێ لەو خاڵە باشانەی ئێمە هەمانە ئەوە نییە لای ئێمە وەکو یەکە جا لەبەرەوە زۆر گرنگەکە غەدر لە ئافرەتیش نەکرێ دەبێ موچەی ئافرەت و پیا وەکو یەک بێ لە بەرامبەر کاری وەکی بەڵام هەمادەم دەمامۆستا نابینی گەلک سانسور لەسەر کارکردنی هەنەبوون و کار هاتینە پۆلینکردن کەڤە دروستە و دروست نییە و مەکروه و نابیت بێتەکردن نابینی ئەڤەژی فاکتەرێکە کە کارکردن لاواز ببیت نەوامەدا ڕاستە ڕەنگە تەوەرێکمان هەبێ ڕێگرەکانی بەردەمی کارکردن چین ئەوە لەو ڕێگرانێ دەست خۆش مامۆستا دیسان بەدەزانین چەوە ئاماژە ئەبکار و پیشەی کردێت قورئانە پیرۆزدا چونکە قورئانە پیرۆژی ڕەنگە 199 ئاەتەدا بەحسا کار و پیشەی کردیتە باشە نبینی تۆ لە قورئاندا خوا سوبحانەهو وتەعالا داوای ئەوەمان لێکا سوورەتی مزەمل داوای شەو نوێژمان لێکا و داوای عیبادەتمان لێکا و باشە لە ئەنجامدا خوا سوبحانەهو وتەعالا کە خۆی دروستکاری مرۆڤەکانە دەفەرمێ علم الله أن فيكم ضعفا يعني خوا سبحانه وتعالى دەزانەی خوا سبحانه وتعالى زانیارە بەوەی کە مرۆڤەکان يعني توانای ئەوەیان نییە خۆش شەو تا بەیانی شەو نوێژ بکەن علم أن سيكون منكم مرضى هەندێکتان ڕەنگە نەخۆش بن وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله وآخرون يقاتلون في سبيل الله كواتا چه ئەوەی کە بچێت پێشمەرگە بێ و لەسەر سنوورەکان وەستا بێ و بەرگری لە نیشتیمان بکە چه ئەوەی کە وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله ئەوانەی کە بە ئەرزدا پەرش و بڵاو بوونەتەوە بە دوای ڕزقدا گەشتیار و تیجارەت و بازرگانی دەکەن کار دەکەن وانە کەواتە بزانە ئەو دوی خستە پاڵی یەکتر یعنی کرێکارێک و پێشمەرگەیەک یعنی ئەو چۆن بەرگری لە نیشتیمان دەکا و سنوورەکان دەپارێزێ و چۆن دەڵێ خاکی تۆ دەپارێزێ لە هەمان شتەخوا ئەوانش کەوا کار دەکەن لە ئەرزدا و دێن و دەچن و دەجوڵێن و بۆ کارکردن ئەمەشی خستە پاڵی یەکتر ئەمەمانەی وایە دەبینی پێگەی کار چەند بەرز بووە پێگەی کار چۆ ئاستی خەباتکردن پێگەی کار چۆ ئاستی خەباتکردن هەر لێرە بۆ دەرێکەوەی خاڵێکی تر دەبێت ڕاستکەینەوە یعنی خوا سوبحانەهو وتەعالا کە عیبادەتی لەسەر ئێمەدانا بۆ 5 فەرزەکە گوتم بە جوانترین نوێش بکەی 5 دقه 5 دقه 5 دقه 25 نوێژی جومعە ئەبێ ڕاستکەینەوە خوا سوبحانەهو وتەعالا کە بڵێن هەر میلەتێک و ئەفۆن هەر گەلێک و نەتەوەیەک و وڵاتێک پشوو هەیە وانە یعنی لە زۆربەی وڵاتانی ئەوروپا شەممە و یەکشەم پشووە وانە لای ئێمە جومعەیە لێرە بە غەڵەت تێگەیشتون لای خۆمان بە غەڵەت تێگەیشتون وا ئەزانن مادام ڕۆژی جومعە ڕۆژی هەینی ڕۆژێکە وەکو بڵێ نوێژی جومعەی تایە ئیتر کەس دوکان ناکاتەوە لەم وڵاتە تووشی هەرچی بیت هەرچی پێویست بێ نایکەنەوە جاوە زمانێک دێ وەکو سعودی و ئەوانی دیکە سەیریان کرد بەنگلادیشی و ئەندۆنۆسی و خەڵکی تر هەموو دوکانەکەنەوە خەڵکم بۆ لای ئەوانە چێ تۆ بزانە خوا سوبحانەهو وتەعالا باسی ئەمەی مەبەستمەوە بوو کارکردن خۆی عیبادەتە خوا نەیفەرمووە ڕۆژی جومعە لە ماڵەوە دانیشن ئیش مەکەن خوا فەرموویەتی یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع يعني أي باوەڕدارن ئەگەر بانگ درا
بۆ نوێژی جومعە بچن نوێژەکەتان بکەن و فرۆشتن لەو کاتەدا ڕاگرن هەموو چەندێکە سەعاتێکە خۆ مەقسەی من نییە خوا ئەفەرمێ تەکمیلەی ئاەتەکە چ دەفەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله يعني هر صلاة هر نوێژی جومعە تەواو بوو بچنەوە سەرکار ئابزانە هەر نوێژی جومعە تەواو بوو بچنەوە سەرکار ئیدی بۆ کابرا لە بەیانەوە نایکە هەندێک کەڵە وڵات ڕۆژی جومعە ئیشکەی حرامە کاکەم قسەیتان لەکوێ هێناوە چێ گوتوێتی ئەو ئاەتی قورئان خدا خۆی نوێژی جومعەی فەرز کرد خۆی فەرمووی بانگ درا بۆ نوێژی جومعە وەرن نوێژەکانتان بکەن نوێژ مەفەوتێنن ئەمە ڕاستە فڕۆ فێڵمەکە منداڵی بچووک مەخەرە سەری و نازام چی و یەکێکی ترە خەیتە سەری نوێژی ئەویشە چێ ئەم فێڵانە هەیە هەندێک کەسێ فێڵ دەکات دەڵێ خۆم دەچم بۆ نوێژ تۆ دەخاتە سەر دوکانەکەی یخۆ نوێژی تۆ دەچێ باشە ئەمە نابێ ئەم فێڵانە بکەیت سەعاتێکە هەمووی دوکانەکەت داخە خەڵک دەزانێت کاتی جومعەیە دەچی بۆ نوێژ فإذا قضيت الصلاة هەر نوێژ تەواو بوو فانتشروا في الأرض لە ئەرزدا بڵاو بنەوە جارێکی تر لە شەقامە لە شارە بڵاو بنەوە وابتغوا من فضل الله بچنەوە سەر داوای ڕزقی خۆتان بکەن و ئیش بکەن و دەست پێ بکەن بەڵێ کەواتە چ لە ڕۆژی جومعە لە بەیانی تا کاتی نوێژ ئیشکە بچۆ بۆ نوێژ لە دوای نوێژەوەرەوە بۆ ئیشکردن جارێکی دیکە هەر ئەمەیەکە جارێکی دیکە ئیش ئەوەندە مهمە خوا سوبحانه وتعالى فەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره يعني ئیش مادام خێرە چاکە شەڕیش هەر شەڕ خراپە هەر خراپەیە و چاکە هەر چاکەیە یعنی ئەگەر مسقالە زەڕەیەکیش ئیش بێ خوا سوبحانه وتعالى هەر دەیبینێ هەر پێی باشە کارکردن هەر باشە هەر لەبەر ئەوەیە جارێکی تر دەبینی خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمێ وآية لهم الأرض الميتة أحييناها يعني وەکو خدا باران دەبارێنێ و ئەرزی مرد و زیندوو دەکاتەوە وانە خۆ پێغەمبەر جوودی خوای لەسەر کاتێکە فەرمووی ومن أحيا أرضا ميتة فهي له يعني وەکو ڕئیسی دەوڵەت داوای کرد لە خەڵک بچن ئیش بکەن ئەرزێکی بۆیان بڕێوە ئەم ئەرزە ئێوە بیچێنن زراعەتی تیا بکەن کەواتە ئەمە ئەو تەطبیقەیەک بۆ ئەو ئاەتە هەر ئەمەیە کە خوای گەورە فەرمووی أحل لكم صيد البحر وطعامه يعني تۆ بێنە بەرچاوی خۆت لە مەسەلەن لەو سەردەما مسلمان بەحری نەدیوە بەو معنای بڵێ یعنی زۆر بە دنیا بڵاو بوو بێتەوە وانە دوجار مسلمانان ئەم ئاەتیان بینیوە يعني ئەم قورئانە چونکە بۆ هەموو عالەمینە هەر ئەم ئاەتە أحل لكم صيد البحر وطعامه ڕاوکردنی ناو بەحر و طعامی ناو بەحر يعني چی يعني معنای وایە بڕۆن لە بەحر بە ئەرز ئیکتیفا مەکەن بچن لە بەحریشا بە دوای خواردنا بگەڕن یعنی بچن لە بەحریشا بە دوای کاردا بگەڕێن بچن کاری بەحری بدۆزنەوە وانە بچن کاری بەحری بدۆزنەوە ئەمانە هەمووی ئەو چۆن دەڵێ ئاماژانن هەر ئەوەیە کە ینی تۆ مەریەمت خوێندۆتەوە مەریەم سەلامی خوای لەسەر ینی لە حاڵەتی مناڵبوون و لەو لاوازیەی لەو جسم خۆی لاوازە لە حاڵەتی مناڵبوونا لاوازترە هێشتا خوا سوبحانه وتعالى فەرمیێ وهزی إليك بجذع النخلة تساقط عليه رطبا جنيا يعني خورمایەک لەسەر سەرێتی بۆ ئەوەی خوا سوبحانه وتعالى بۆی بخاتە خوارە خۆ دەتوانێت بە هەر هۆکاری بۆی بخاتە خوارە بەڵام هەرە فەرمیێ وهزی إليك وجذع النخلة قەدیدار خورما بە کەس ناجوڵێ ها ئەی چۆن بەوە جوڵێ نه خدا هەر دەڵێ سەبەب یعنی هەر دەستێک بە دارەکە بنێ ئیشێ بکە بجوڵێ ئەوە بکە ئینجا ئەم ئاەتە کە دەڵێ دار خورمایەک ئافرەتێک لە حاڵەتی منداڵبوونە بەو زەعیفیە و بەو حاڵەتە ناخۆشە دەبێ هەر دەستێک بە دار خورماکەەوە بنێ بۆ ئەوەی کە بڵێ ئیشێکم کرد تا خورمایە بکەوێتە خوارەوە ئەو ئاەتە چەند ئەبێتە مایی ئەوەی کە ئەو کەسانی بندیوار و ئەو کەسانی کە مەسەلەن ئیش ناکەن و بە دوای پارە دەگەڕێن و ئەو کەسانی کە 4 موچە و 5 موچە کۆ دەکەنەوە دەبێت چەند شەرمەزار بن لە بەرامبەری ئەو ئاەتە بەڵێ بەپێی دینەکان مامۆستا بەپێی ئیسلام بە تایبەتی زۆر گرنگی بە کاردایە ئەرێ دەمەوێت بزانم یعنی گرنگی کار لە کوێدا ڕاستە یەکەم شت پەیوەستە بە ئیمانەوە چونکە خوا سوبحانه وتعالى فەرمووی فەیونەبیئوکم بما كنتم تعملون بەڵێ يعني خوا سوبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتە دەفەرمێ پێتان دەڵێن ئێوە چیتان کرد عمل بە شێوازێکی فراوان خۆ عمل هەر عیبادات نییە عیباداتیش عملە و عملیش عیبادات کەواتە مادام خوا دەفەرمێ فەیونەبیئوکم يعني خوا ئاگای لێ بە معنایەکی تر وأن ليس للإنسان إلا ما سعى ئەوەی ئینسان دەیکات و خۆی سعی بۆ دەدا و تێکۆشانی بۆ دەکا و هەوڵی بۆ دەدا هەر ئەوەی دەست دەکەوێتەوە بەس جوانێکە لێرەیە وأن سعيه سوف يرى چێ دەیبینی خدا لەلایەکی تر وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون يعني تۆ کارێک دەکەی ئەم کارە يعني ئەبێ شانازیەکەت لەوێەوە بێ دڵت بەوە خۆش بێ هەموو جا دەڵێن کاری باش و شتی چاک کەس پێی نازانێت و ئیشی باش بکەی خراپ بکەی ئەم ئیشە تۆ دەتوانی لە 4 سەعاتە ئیشێکی جوان بکەی یەکێکی دی لەو 4 سەعاتە ئیشەکە بە جوانی ناکە
دەڵێ باشە فەرقی چی خۆ حکوومەت و نازانم خاوەنکار و مقاول و بەڵێندەر نازانی وەک یەک پارەمان دەداتێ بڵێ کارەکانمان خوددا دەیبینێ پێغەمبەر دەیبینێ باوەڕداران دەیبینن ئەوە بەسە بۆ ئەوەی کە من شەرمەزار بم شەرمەکەم ئیشێکی خراپ پیشانی خوددا بدەم ئاخر ئەمە مسلمانێتیە مسلمانێتی چۆنە بێ ینی وەکو بڵێ کار بە عیبادەت نەزانێ فێڵ لە خاوەنکار بکە ئەو کەسەی فێڵ لە ناو کارەکەیدا دەکا پێش ئەوەی فێڵی لە حکوومەت و فێڵی لە خاوەنکار و بەڵێندەر کردبێ فێڵی لە خوددا کردو کە لای خودداش فێڵکردن نییە یخادعون الله وهو خادعهم یعنی تۆ چۆن دەتوانی فێڵ لە خوددا بکەی ئەوە قاڵێکی زۆر گرنگە دوو ئەمانەت إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها اینجا لەبەر ئەم ئەمانەتە یعنی بزانە کچەکەی شوعیبیش بە باوکی دەڵێ یا ئەبەتی استەئجیرهو ئەی باوکە ئەم پیاوە بەکرێ بگرێ ئیشمان بۆ بکە سەبەبی چییە؟ إن خير من استأجرت القوي الأمين کەواتە کار ئەمانەتی پێویستە یعنی خەڵک لە ماڵێکدا کار دەکات لە شوێنێکدا کار دەکات دەبێت دەست بۆ شتی نەبا دزینەکە یعنی تۆ ناکرێ یعنی حیفە یعنی دەبینی لە وڵاتانی ئەوروپی کابرایەک دێت لە ماڵەیە ئیش دەکات کە ئیش دەکات لەگەڵ خۆیدا ئەو کتێبە نابە بیبە بڵێ لە وڵاتی ئێمە چ دەڵێن ئەگە کرێکارت هێنایە ناو ماڵ بۆ ئیشکردن دوو کەسی لەگەڵ دانێ و ئاگدار بە و دەست بۆ شتە بن و دوای شتە بن ها بیستوتیانە حیف نییە یعنی مسلمانێک کە دەزانێ إن الله كان عليكم رقيبا خودداش ئەەکەی بە ڕقی فایدێنی مەجبوری کامیری بۆ دانی چکە لە خوددا ناترسێ بێ کامیری بۆ دانی کەواتە ئەمانەت زۆر گرنگە ئینسانی کارکردن بەچۆنڵێ کارکردن دوو ڕەگەزی گەورەی ئەوێ لەم ئاەتەوە یەکێکیان قووەت هێز دووەمیشان ئەمانەت و دەستپاکی سێمیان ئیتقان یعنی جوانکاری و وردەکاری لە ناو کارەکەدا خۆ دەکرێت کارەکە هەر بەڕێکەی بەڵام وردەکاریەکانیشی ئەتوانی جێبەجێ بکەیت ئەوە ڕەنگە ئێستاکە کرێکارێکی ئەجنەبی ئاوایە زۆر جا گلەی ئەوە دەکەن دەڵێن بۆچی کۆمپانیا لە دەرێ دێنن لێرا و ئیشە بکە دەڵێ کاکە ئەو کۆمپانیایە کرێکارەکانی پەروەردە کردووە لەسەر شێوازی کارکردن دەقیقەیەک بە خەسار نادە بۆیە تۆ ناهێنم لەبەر ئەوەی تۆ سەعات و 2 سەعاتی لێ خۆی وانە ئەمە بێتە مای ئەوەی کە بڵێ پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه ئێمادام خوددا پێی خۆشە وردەکاری جوان لە نێو کاردا بکرێ ئێمانەی وایە خوددا پێشی ناخۆشە ئیتقان لە عەمەلانەکەیت و کردەوەکانت وەکو دەڵێ جوان نەبێ هەر ئەمەیە جارێکی ترمان باتەوە سەر خاڵێکی دیکە لە قورئاندا خۆی گەورە دەفەرمیایە والذین آمنوا أوفوا بالعقود عقود و عقد ئێستا دەڵێن مەسەلەن عقد هەیە لە بینی من و تۆ لە بینی ئەوە لە بینی ئەم کارمەندانە و تەلەڤیزیۆنە بۆ نمونە لا هەموو شوێنێک ئەو عقدە هەیە ئەو عقدە لە عینی وەختە چییە وعدە تۆ بەڵێن دەدەی لە عقدەکەیان من ئاوا کار دەکەم وا کار دەکەم تۆش لە بەرامبەر ئەوە ئەوەندەم دەدەیتی وانە لەو عقدەکە ئاوا دەڵێن ئەو کارمەندانە و لەگەڵ ئەو تەلەڤیزیۆنە ئەبێ بەو شێوازە کارکەن کە لە عقدەکەیان هاتوو ئەوە وانە کرێکارێک عقد دەکە بەهماشەوە کەواتە ئەما چێتەوە سەر خانەی وعد تۆ ئێستاکە لە ئەوروپابی ئەگە بچتە دوکانێ بڵێ کاونتەرێکم بۆ دروستکە عقدێک لە بینی تۆ دوکانەکان وسی ئەڵێ بەوەندە و بەوەندەکەی تەواویەکەی ئەڵە ڕۆژی ئەوەندە ئەگەر ڕۆژی ئەوەندە تەواوت نەکرد غەرامەت دێتە سەری تۆ دەزانی ئێستاکە خەڵک ناوێرێ خانوویە بکە ناوێرە شتێ بکە دەچیتە هەر شوێنێک ئێستا لە لای مسلمان چی دەکە دەڵێ ئەو شتم بۆ تەواوکە بەیانی دەڕۆی دەڵێ وڵات تەواو نەبووە وەنا دەڵێت تەواو نەبوو وعدێکی ترت پێ دەدا چۆ خۆ حکایەتی خۆشخۆشێ دەیجێڕنەوە کابرا چۆتە سەر خانووەکەی دەڵێ وەڵایی ئەوەستا ئەوە تۆوتت من لەسەر خانووم ئێستا لە چۆی لەوێ ئابڵە بەڵێ لەوێم دەڵێ کاکە خۆم لەسەر خانووەکەم وا لەوێم تۆ لەوێنی خودرۆکە کەشف بوو هێشتا درۆیەکی ترەکە ئەڵێ بۆ تۆ چی ئەڵێ من فلانە کەسم ئەو خانوو ئاڵە ببوورە من خانووەکەی ترە من مەبەستم خانووی تر بووە زانین تۆ فلانە کەسی من لەسەر خانووی ئەوم بڕۆی بۆ ئەوێ لەوێش نییە شتێکی تر فێر بوون هەر دقا ناترسن لەخوا ئەڵێن چی ئەڵێن تەعزیەمان هەبوو هەر کرێکاری کوردەهێنی هەر کاکە بۆ نەهاتی وڵای تەعزیەکمان هەبوو کاکە بۆ نەهاتی وڵا کاکە تەعزیە ئەخر ڕاستیش ناکە دوای حتا تەعزیەشت هەبێت تۆ وعدت داوە لەو چوارچێوە چونکە عقوبات نییە لە وڵاتی ئێمە کۆنتراکتەر و نووسین نییە لە بینی خاوەن کارەکە و ئەوی ترا ئیتر خەڵک بێزار بووە خانوویەک ناتوانێت بەدڵی خۆی بکە ئیشێک ناتوانێت بەدڵی خۆی بکە ناچارێ بێ ئەچێ لە ئەوروپا و لە ئەمریکا و دوور ئەچێ لە تورکیا ئەهێنێ ئەچێ لە تورکیا ئەو شتانە ئەهێنێ چونکە کرێکاری خۆمان وە جواتەوە جانەوەتە دەمامۆستا دەم زیچیت و دەمێ ناوبەرێکی هاتی و پشتی ناوبەرەی دەینە فلای خزمەتاتە و پترگەنگەشە دەینە بێباتەوە بەلێ بینەرن بەڕێز پشتی ناوبەرەکە کورت و گەلمە ببینن
تەماشەوانین بەڕێز دووبارە سڵاف وەبن خزمەتەوە داینەبوو پترگەنگەشەکردن دوور بابەتی مەدەست نیشانکردی کارکردن خدا پەرستیە مدوێتن مامۆستای بپرسین ڕفتار و سەرەدەریە کار و پیشەی مامۆستا دەبێت چۆن بێتن و چۆن سەرەدەریەک بکەت و چ ڕفتارێک لی بەرجەستە ببیت ڕاستە ئێمە وتمان کرێکار ئەبێت بەو عقد و وعدەی کە داوێتی بە خاوەنکار لە چوارچێوەی بەڵێنەکانی خۆی دابێت ئەوجا با بڵین قسەیەک بۆ ئەوە بکەین قسەیەک بۆ کرێکار بکەین یعنی خاوەنکار ئەبێت چۆن بێ لەگەڵ کرێکارەکانی یەکەم خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە پێویستە پاداشت یعنی با بڵین کرێی ئەو کارە لە کاتی خۆیدا پێی بدە یعنی ئەمەش دیوەکەی تریشمان هەیە کرێکاری خراپمان باس کرد بەس ئێستا خاوەنکاری خراپیش هەیە خاوەنکاری خراپ ئەو کەسەیە کە بۆ نمونە تۆ ئیشەکەی لەلا دەکەی تۆ کرێکاری لەلای ئەو دوای موچەکەت نادە بەڵێندەرە موچەکەت نادە هەر فێڵەکە هەندێجار بە ناوی قەیران و نازام چی با بەخۆ قەیران تۆی نەگرتو تۆ کەرتی تایبەتی ئیشی خۆت دەکەی بۆ نمونە جا ئەمەش ئەم فێڵەش دەکرێت لە کرێکار و چەندین کرێکار هەیە مەسا موچیان لە کاتی خۆی نابێت پێغەمبەر یعنی ئەگە من مسلمانم مادام خەڵک بۆ من کار دەکا پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه باشە کەواتە ئەمە بکەی بە کوردی یعنی کرێکاران بدەن پێش ئەوەی ئارەقەی وشک بێتەوە یعنی هەر زوو دڵی بەوە خۆشە چووکە تا ئێوارە بەو ئیشە بۆ ئەوە کاری کردووە جا نەیداتیەوە بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی لە سەری کەڵەکە بێ ئەمە کارێکی زۆر خراپە ئەو خاوەنکارە دەبێت بترسێ لەوەی کە بە قسەی پێغەمبەری نەکردو درودی خوای لەسەر خاڵی دووەم پێی دەگوترێ عەدالەت یعنی خاوەنکار پێویستە عادل بێ و دادپەروەر بێ لە نێوان کرێکارەکانی ئەدەڵی چۆنەمە دەڵێم لەبەر ئەوەی کە جاری وا هەیە وەکو واستا وەکو شتێک دەڵی کورەوە فڵانە کەس خزمی منە لە لای تۆ کار دەکا ئاگات لێبێ ئەگە من چاوپۆشی لێ بکەمە چاوپۆشی لێ بکە یعنی ئەو کاتە چاوپۆشی لێ دەکا و دەیخاتە لاوە ئیشێکی کەمی دەداتێوانە ئەی ئەو ئیشەی ئەو چێ دەکات ئیش یەکێکە کا بە دەبڵ ئەی کا بە دوان شتیوام دیوە چکە خۆم کرێکاریم کردووە من قوتابی بوومە لە قۆناغی ناوەندی کرێکاریم کردووە لە سەرەتایی لای باوکم باخەوانیم کردووە لە ئامادەیی کرێکاریم کردووە لە پشۆکانی بینی ساڵەکانە ئەم نەعەدالەتیانم بینیوە وەختێک کە کارێک بە تۆ دەکا یەکێکی تر پشوو پێدەدا بەمانەیەک لەمانەکە یا ئیشێکی ئاسانی پێدەدا ئیشە ئاسانە باشە ئیشەکەی ئەوش دەکەوێتە سەر تۆ ئێستا نبینی لە کوردەواری خۆمانە لە ناو کوردستاندا هەتا لە ناو دائیرەکانیشدا هەندێک کەس ئیجازەی وەرگرتووە مۆڵەتیان پێداوە و موچەش وەردەگری کارەکەی ئەو چێ دەیکە هاوڕێکانی دەیکەن هاوڕێ کارمەندی وا هەیە لە دەم و دەستگاکانە ئیشی سێ کەسەکە یەک موچەش وەرەگری ئەوی دیکەش لە ماڵەوەی ئەمانە نابێ ئەمە کۆمەڵگەش ئاگای لێ نەبێ خوا سوبحانەهو وتەعالا نەعەدالەتی قبوڵ ناکە بەرەکەت ناکەوێتە ئەو نەوعی ئیشانەوە بۆیە ئەوروپا بەرەکەتی تایە ئەو عەدالەتی تێدایە لەبەرەوە خاڵی زۆر سەرەکی لەم بابەتە بریتە لەو عەدالەتە خاڵی سێم تەواضوعی پێڵێن خاوەنکار نابێت لە بڵندیەوە تەماشای کرێکارەکانی کە ئەمڕۆ ئەو کەسەی لە لای تۆ ئیشەکە کرێکارە زانی لەوانێت بێتە خاوەنکار تۆ ببیتە بەشێک لە کارەکەی ئەو تۆ بچی پێویستیت بەو بێتەوە یعنی خاوەنکاری وامان هەیە زۆر لە بڵندی و بەلود بەرزیەوە لەگەڵ کرێکارە قساکە وازانێ ئەوانە کۆیلەن وازانێ ئەوانە عەبدی زەمانی زوون و هێناوێتی ئەبێ ئیش بۆ ئەو بکەن و ناچارن وانە بەتایبەت ئەوەی کە ئاوارەی مەسەلەن سووریایە و ئەوەی بەنگلادیشیە و ئەوەی خەڵکی ترە ئەوەی کە لە ماڵان کار دەکا غەدریان لێکن ئەو گوناحێکی زۆر گەورەیە ئەوە خوا دەیبینی ئەو غەدرانە لە زۆر شتی ئەو خاوەنکارانە دەرەکەوێتەوە بێبەرەکەتی لە کاریان تۆ نبینی زۆر جارە گوترێت چەندین هەر ئەڵێن چەندین خاوەنکار و بەڵێندەر چەندین خاوەن ماڵ و نازانم چی زیانیان کرد بەس نازانن بۆ زیانیان کرد بەشێکی ئەو زیانە لەو غەدرە بوو کە لە کاتی خۆشیدا مافی خەڵکیان نەدا لە کاتی خۆشیدا چۆن دەڵێ ڕێزی لە کارمەندێک نەگرت لە کاتی خۆشیدا غەدری کرد لەو کاتی کە هەیبوو لەبەرەوە تەواضوع یعنی کەسێک کە کار بۆ تۆ دەکا پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی هەوەلوکم خەدەموکم ئەو کەسانەی کە لەلاتان خەدەموکم ئیخوانوکم ئەوانەی کە کارتان لەلا دەکەن خوای گەورە دەفەرموێ لە قورئاندا فەئیخوانوکم فی الدینی یعنی تۆ خۆ ئەو ئینسانە برای تۆیە هەر ئەمڕۆ وا پێویستی کردو لای تۆ کار بکە لەبەرەوە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە خاڵی دیکەوەیە کە ئەچێتە پاڵ ئەمە کەرامەت کرێکاریش کەرامەتی هەیە خۆ ناکرێ ئێستا زۆر خاوەنکار هەیە جۆنەدا بە کرێکارەکانی زانی هەر لەو سەرەوە بەردێک بۆ ئەم سەرخات ئەو بۆ ئەو نازام چ هەر لەو ئاسمانەوە جۆنی پێدا لە سەر بیناکانەوە بۆ ئەم بینی وەستا و کرێکار وەستا مافی ئەوەی نییە جۆن بە کرێکار بدە لەبەر ئەوەی ئەو لە لای ئەو کار دەکە خۆ دەبینی هەر دەستیان بەردا و چوونە دەرێ ئیدی ئەو دەبنە دوو ئینسانی دیکە لە هەموو شوێنێک وایە تۆ لە ناو دائیرەکەی خۆت بەڕێوەبەری من مۆزەفم لە لای تۆ
ئەوەندە مافت هەیە بە پێی بەڕێوەبەرایەتەکەی خۆت پێم بڵێ وابکە کە دەرچوون لە دائیرە ئیدی من و تۆ یەکشتین ئەو مافەت نەما لە دەرەوەی دائیرەوان پێ بڵێ ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە ئەوی تریان ئەوەیە کە بەڕاستی پاراستنی کرێکار لە مەترسیەکان ئەخر کاکە لە ئەوروپا ئەوهایە مافی کرێکار ئەم کرێکارە سەرەکەوێتە زمانی ئێمە زمانێک کە من لە تەمەنی تۆ بوومە کورد هەر خانووی دەکرد یان نهۆمێک بوو یان دوان بوو ئێستا کاتێک کە باسی 40 و 60 نهۆم دەکەی ئەزانیم کرێکارانی ئێمە بەشێکیان ئەگەر هی ئەو سەردەمە بن فێر نەبوونە لەو بەرزایە ئیشکن بەیانە نانی باشی نەخواردووە هەژارە سەری جێژە بێت چەند کرێکار کەوتۆتە خوارەوە ساڵانە لە هەرێمی کوردستان چەند کرێکار دەکەون نەخوارەوە لەسەر ئەم نهۆمە بەرزانە بۆ لەبەرەوەی نەبەسراونەتەوە ئەبێت لەو شوێنە بڵندانە ئیش بکە خاوەنکار پێی دەڵێ تۆ خاوەن منداڵی ئەبێ ڕازیبی هەندێک هەیە هەندێک کرێکاری ناباشیش هەیە دەڵێ خۆم نابەستمەوە خۆ بەستنەوەی بۆچیە مافی خاوەنکارە ئەو کرێکارانە ببەستێتەوە شەپقەیان لەسەرکە کڵاویان لەسەرکە بەرد نەکەوێ بە سەریانە گوناها ئەم هەموو کرێکارە ساڵانە لە هەرێمی کوردستان دەکەونە خوارەوە چونکە نەبەسراونەتەوە چونکە خۆیان نەبەستۆتەوە لە بڵندی دەکەون ئەمان هەمووی مافی کرێکار و زۆری تریش بڵێ هەر هەنگاوەک ئینسان لە ژیانی خۆی بەهاوژتن کۆسپ و ڕێگیری هەنەمەوە ڕاستە کۆسپ و ڕێگیری کارکردن و پیشە چییە ئەمە خاڵێکی باشە لەسەری بۆستین کە دەڵێن کار بکە کاری نوێ کاری تازە هاتوۆتە ئاراوە لەم سەردەمە هەر لە خۆیەوە هەندێک کەس چونکە نەیبینیوە چونکە ئەو کاری نەبینیوە ئێستا گەر مامۆستایەکی ئاینی ئەمە باسی فتوایە لێرە ئێمە باسێک لەمە بکەین ئێستا زۆر گەنج دێ دەڵێ دەمەوێت فلانە کار بکەم دەڵێ دەمەوێت لە مۆڵێکا کار بکەم آخر مۆڵ وانە هایپەر بێ گەورەترەوە مۆڵ بێ گەورەترە و سوپەر بێ ئەوەیە و مینی بێ بچووکترە وانە ئەمانە هەمووی ناوی مۆڵن ئەم مۆڵە بە ئایتمەکانی تەماشایکی پڕی لەشتە وانە هەموو ئەنواع شتیتیایە ڕەنگە لە کۆی 1 ملیۆن مادە لەو هۆڵەیە هەبێ بۆ نمونە مادەیەکیان ئەلکوهول بێ وانە هەر لە خۆی پێڵەن تۆ نابێت لەوێ ئیشکەی چونکە لەوێ حرامیتیایە ئەم پێویستی بە ئیش دەوانە مەبەستم ینی ئەم پێویستی بە ئیشە ئەگە بچوە سەردەمی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەڕەحمەت بێت دەیگوت کۆی داهاتی ئەو مۆڵە ئەو ئوتێلە زۆرێکەی حەڵاڵەیان ناوی زۆرێکی حەڵاڵ تۆ لە چێ ناڵێ موچەکەی تۆ لە ئەخر منڵم 1 ملیۆن با ملیۆن با بە 500,000 کاکە 100,000 مادە لە دوکانەکەی من ئەیفرۆشم تۆ ئەڵێ مادەیەکیان چوزانم ئەڵێ ئەوە هەندێک وا دەڵێن دەڵێ ئەوە قژی نازانم ئەوە بۆی قژی ئافرەتە نابێ بیفرۆشی قسەی وا دەکەن ئەڵێ ئەوە نابێ ئەگە بوو من ئەم قسانم ئەم نامانم لە ئەوروپاوە بۆ دێ دەڵێن مامۆستا ئەوروپا ئەوهایە یعنی ئیشێک ئەدۆزیتەوە ئیشەکە پڕیشتە بەڵام یەک خاڵێکی مشکلێ جا من لە بیرمە لە ساڵەکانی هێشتا مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ئەم پرسیاریان لێ کرد دەیگوتەوە ئوتێلەکە بەشی زۆری پارەکەی هیچ وەیە هیچ ژوورەکانێتی کە تایە خەوی دووەمی هیچ وەیەتی دووەمی هی ئەو خواردن و مەطعەمەکەیەتی ڕەنگە شتێکی لابەلای هەبێ بەڵام چێ لە پارەکەی تو هەر لەوێ هاتووە خۆ کۆی موچەی ئێمە ئێستا گەر ئێمە موچە لە حکوومەت وەرگری من نیوە ئەگە خەڵک موچە لە حکوومەت وەرگێ خەڵک موچەکەی چۆن هاتووە ئەگە وردی کاتەوە سێرەکە بەشێکی خۆ زۆری هی گومرگە ئەی گومرگەکە چێ گومرگەکە هی بەشێکی زۆری مەشروبات و ئەو بابەتانی ئەی بۆ لەوێ قسە ناکە بڵێ موچەکەم حرامە مەبەستم ئەوە بوو ئەبێ لەم سەردەمەیە مامۆستای ئاینیش و ئەوانەی کە بانکخواز و ئەو بابەتانە دەبێ ئاگداری ئەم خاڵە ببن دنیا فراوان بووە ئیشوکارەکان فراوان بووە حتا لە باسی قولەتین و ئاو یعنی تۆ گەر ئاوێک کتێبێ بەچی پیسە بێ بات حەجمێک و بەچەنێکی ئەویش هەروایە تۆ گەر قەترێ دۆشاو بکەیتە نێو بەرمیلێکەوە تاسیری نییە یانکو حکم لەسەر ئەغلەبیەت لەسەر ئەغلەبیەت دەدرێن جا مەبەستم ئەوە بوو ئێستا مۆڵێکەیە مارکێتێکەیە بانقێکەیە تۆ لە بانقێکا ئیشەکەی وانە گرفتی تۆ نیە خاوەنەکەی مەسئولە لە هەر شتێکی دیکە لەو بانقەیە دەکرێت و ئاگات لێ نییە خاوەنی بانقەکە پارەست پێکاتەوە تەبیغی ئەموالەکە وەکو دەڵێن پارەست پێکاتەوە غەدرەکە غەشەکە نایزانی تۆ بەڕاست ئەستەن ئینسان نازانێ باوکی خۆی پارەی لێ چۆ بۆ دێنێ ئینسان ئەگە دانیشە باوکی خۆی دانێ بڵێ ئەرە باوەڕدەم پارەی تۆ لە چۆ دێ وانە ئەگەر لی بپرسێ خۆی دەرەکەوێت زۆری ناشەرعیە زۆری بندیوار و زۆری 4 و 5 و موچە ئەوانێ وانە مەبەستم ئەمە بوو کە فتوادەر لەم بابەتە ئەمە زۆر گرنگە خاڵێکی دیکە مەسەن ئافرەتان ئێستا ئافرەتانیش دەیانوێت کار بکەن کە کارێ دەکەن ئافرەتێک دەوێت کوافێرێ بکاتەوە ئەڵێ نابێتەوە ئەبێ بەس قژی محەجەبە چاکەی آخر چۆن وە ئەبێ بڵێ چی ینی بەس محەجەبەکان بێن من قژی ئەوان چاکەکەم خەڵکی تر ناڵاگە خەڵکی ترەکەی ئەو ژنەی بۆ مێردی خۆی ڕازێنێتەوە ئەو بەس لە من کوافێرم هەیە هەموو کەس دێ وانە کە هەموو کەس دێ من نازانم ئەسەن نیەتیشان نازانم خەڵک بۆ خۆی جوانەکە خۆ تۆ نازانی نیەتی محەجەبەیەک چی ئەگە بێ خۆی جوان کە چۆ زانی بۆچیت تۆ زانی نازانی ئەگە لەوێ ئیشکی ئەم ئافرەتە کە ئەم شوێنەی کردوتەوە
لەبەرەوە لی منعەکەن ئەڵێ نابێ بیکەی دوای خۆ نیوەی زیاتری کۆمەڵگەش محەجەبەی هەر پێویستی بە کوافێرە ئەڕۆ ئەچێ بۆ لای چێ ئەچێ ڕەنگە بۆ لای کەسێک کە باش نەبێ وانە ڕەنگە بچێ بۆ لای پیاوێگە گەر ژنێک نەبێ ئەوەتە ئەمە ژنێک هەبوایە و ئافرەتێکە بۆی ئەم کاری بکردایە وانە تۆ نازانی کۆمەڵگەچێ بۆچی چاوی تۆ لەو لاوە تۆ 95 کۆمەڵگە مسلمانە ێکەواتە 95 کۆمەڵگە مسلمان بێت نیوەی ئەمەش خۆ ئافرەتە ئەگەر نیوەی ئەمەش هەربێ بۆ لای من ئەمەش 95 هەر مسلمانە کەواتە بۆچی لە خۆتانەوە ئەم قسانە داهێنن خەڵکێک مەسەلەن نابێ ئافرەتێک شوێنێکی جوانکاری هەبێ بۆ نابێ لەبەرەوەی نەبادا یەکێک بۆ کارێکی خراپ خۆ جوان کەجا من چوزانم هەر لەوێ دەرچوو نازانم یعنی چێ ناڵێ فلانە کەس محەجەبێ و دوای لە دەرێ محەجەبنی بۆ نمونە چوزانی ئەوانە مەبەستم ئەمان هەمووی خاڵی کۆتاییم لەم بابەتەوەی ئەتەوێت تۆ کار نییە بۆنە زۆرە چ بۆنەی تەعزەیە چ بۆنەی خۆشی شین و شایی تۆ هۆڵێکە گری هۆڵکی ئەم قاعەیە ئەم ستۆدیۆ ئێستا پێڵێن هۆڵ وانە باشە ئەم هۆڵەوە ئێسمە بەرنامی ئاینی تیاکەین خۆ یەکێکی تر دێ خوانەکە بەرنمەیەکی تری تیا بکە خەتای هۆڵەکە نییە جۆری بەرنمەکەیە ئێستا خەڵک فێر بۆ ئەڵی کاکە وەرە ئەچین بۆ شایی ئەوە شاییمان هەیە وەرە قاعەمان گرتووەڵێ ناقاعە حرامە ئەم زاراوەیە غەڵەتە قاعە بۆ حرامە قاعە بینایە نە ئەڵێ بە ئەچین بۆ مەزرعی ماڵی فلان ئێ مەزرعی ماڵی فلان ڕەنگە دوێنە ئارەقی تیا خورا بێتەوە بەس ئەمڕۆ شایی تیاکرێ فەرقی چییە خوا سبحانەوە تەعالە لە دەوری کەعبە تەواف بکەی لە دەوری کەعبە تەواف بکەی خەریکی نەزەر بیت و خەریکی شتی تر بیت هەر گوناحە ئەگەر لێ بوو إن الأرض لا تقدس بيت سلماني فارسي تشيب أبو الدرداء قلت إن الأرض لا تقدس أحدا خاك كسبي روزناك ما بس ما ويا أمش إنك بيابو لبيني خلقه فلانا كس على هولك أجرم أم هولا بو شينو شاية وانيا بيد على النبي بو شي نبي الله والله يعني مصطلح بيابو زاراويك الله قاعة عيبة قاعة حرامة من نايم شايكة لقاعة نايم قاعة ديوار قاعة ديوار بوشي أم شاية ئەممارە بڕینە لە ناو مەزرعەیەک بێ ئەبێ بەم سەرمایەش خەڵکەم و تووشی نەخۆشیێ بێ تووشی نەخۆشییانەکەن گوای خێریان گەیشتووە بەڵام قاعە وەک تەلەڤیزیۆن چییە؟ جیهازێکە شوێنێکە شتی باشی تیاپشاندا باشە شتی خراپی تیاپشاندا خراپە پێشی هەر لەم هەفتەیە لە وەزارەتی ئەوقاف بۆ مامۆستایانی ئاینی قسەم کرد باسی ئەوم کردوتم ئەم هۆڵەی وەزارەتی ئەوقاف کە من قسەی تێدا دەکەم بۆ ئێوە باسی ئاینی تیاکەم مافەکانی مرۆڤ لە ڕوانگەی ئیسلامەوە ئێستا ئەم هۆڵێکی مبارەکە باشی دوانی وتم خوانەکە ئێمە دەرچین لێرە ئێستا بیکەن بەمەلها هۆڵەکە خراپە بێتەوە چونکە ئیتر ئەو کاری کە تیایدا دەکرێت کەواتە ئەو مەسرحیە ئەو هۆڵی میدیا بۆ نمونە هۆڵی ڕۆشنبیری هۆڵی گەل خۆ هازار شتی باش و خراپی لەسەر کراوە بۆ ئەمڕۆ تۆچی ڕۆژشانۆگەریەکی لەسەرەکەی بۆ ناڵێ ئەم بۆ ناڵێ ئەم هۆڵە ئەم مەسرحە ئەم شانۆیە شتی خراپی لەسەر کراوە من نایم بۆ ناڵێ وانە بۆ ئەو هەموو مامۆستایی بانگەکرێن بۆ کەناڵەکان لە هەموو کەناڵەکان قساکەن بۆ ناڵێ ئەو کەناڵشتی خراپی تیای من ئیتر نایم ئەڵێن بابە ئەو کەناڵە جیهازەکانی بێلایەنە باش بڵێ باش ئەڵێ خراپ لەبەرەوە ئەمی جارێکی تر وای کردو کە کۆمەڵێک گەنج ناتوانین ئیشێکیان دەستکەوێ بێوێ قاعەیە بگرێ بێوێ هۆڵێ بگرێ بۆ بۆنەکە کەواتە بەپێی حاڵەت و بارودۆخەکە دەبێت قسە لەسەر بکەین نابێت بە مطلقی بە باشە مامۆستا وەکە دیار نهات عێراقی بگشتی و کوردستانیش تایبەتی ڕێژە بێکاریە زۆر بووە و بەرەف زۆربوونیژی چووە ئەرێ تو چەوە بێکاریە پێناسەتکەی و چ مەبەست بهەیە و دەبێت چ بگەینە بینەرە کتێبەکانی فقی ئیسلامی قسەی جوانیان کردووە وتوانە مەسەلەن بێکاری بریتیە لە بە زمانی عەرەبی گوتوانە العەجز عن الکەسب بە کوردی ناتەوایی ناتوانین یا با بڵێن نەتوانی شتێکت دەستکەوێت نەتوانی دەستکەوتێکت هەبێ اینجا گوتوانە ئەو عەجزە چییە؟ گوتوان لەوەی فڵانە کەس نەخۆش بێ پێی ناوترێ بێکار لە مستەڵەحی زانستی چووکە ناتوانێت کارکە گوتوانە بێکار بە یەکێکە وترێ عەجز بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل هەر کەس عەجزی بوو کەسەلی دەبێ ئەگەر ئەندامێکی کەم بوو کەسەلێکی بۆ دروستە بێ تەمەڵیەکی بۆ دروستە بێ ئەی ئەگەر تەمەڵی کرد عەجزی بۆ دروستە بێ ئێستا زانستی نوێ دەڵێ ئەندامەکانی لەشمان ئەگەر بەکاریان نەهێنین دەپوکێنەوە بۆ دەڵێن وەرزش بکەن ئەو دەستەی زۆر دەجوڵێ ئازاترە لەو دەستەی کە ناجوڵێ وەنیە کەوا بێ من لە ڕاستیدا پێمان دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر پەنای بە خودا گرتووە لە تەمبەڵی کەچی ئێستا لە پشتی هەندی ئۆتۆمبیل دیومە نووسراوە دنیا بەهەشتی تەمەڵانە نووسراوە دنیا بەهەشتی جێلانە بۆ وا دەڵێ لەبەر ئەوەی بۆی دەرکەوتەوە خەڵکێک بە بێکار دانیشتۆ موچەی هەیە دەڵێ وڵاتەکە وای
نبینی لە ئەوروپا دەڵێ کاکە ئەوانەی خۆمان لێرە دەڵێن ئێوە لە ئەوروپا ئیسراحەتتان کرد دەڵێ ئیسراحەتمان نەکردو ئەگەر ئیسراحەتەکە ئەوەیە سۆشیالێکمانە دەنێ مەژی و مەمرە بەڵام ئەگەر لە ئەوروپا ئیش بکەی حەوت بۆ حەوت ئەڵێن بێد ترین بێت یعنی چی یعنی لە ناو شوێنی نووسن قیتار شوێنی نووسن یعنی حەوت بۆ حەوت لە شوێنی نووسن هەڵەسی سواری قیتارەبی ئەچی بۆ شوێنی کارجاری کە دێتەوە سەر شوێنی نووسنەکەت یعنی ئەوهایە ئەیانگوشن ئیشان پێکەن ئەبێ ئەو چۆن دەڵێ وەکو کورد دەڵێ و پارەی حەڵالکەن لەبەرەوە مەسلەی بێکاری مەسلەیەکە لە ڕوانگەی کتێبەکانی فقی ئیسلامی ئاوای لەسەر گوتراوە کە بریتە لە نەتوانین بۆ ئەوەی کەوا چۆن دەڵێ بەرهەمێکت ببێ یاخود دەستکەوتێکت ببێ بەڵام گوتمان ڕێکخراوی کاری نێودەوڵەتی قسەیەکی تری کردووە دەڵێ بێکار بە کەسێک دەگوترێ توانای کاری هەبێ ئارەزووی کاریشی هەبێ بە دواشیدا بگەڕێ بە کەمترین ئەجریش ڕازی بێ ئەگەر ئیشی تر نەبوو بەڵام هەر نایکە کەواتە بەم پێوەرە بێ بێکار کەمە بێکار کەمە بۆیە لە کتێبەکانی فقی ئیسلامی نووسراوە دوو جۆر بێکاریمان هەیە بێکاری اختیاری و بێکاری ئیجباری بێکاری ئیجباری ئەوەیە کە بەڕاستی بەم سفەتانی وتمان ئیشی نییە بەڵام بێکارێکی اختیاری خۆی نایکە ئەوە چییە ئەوەیە کە ئێستاکە ئەو ڕۆژە لە سیمیناری زانستە ئیسلامیەکانش بەو کوڕانم گوتم ئێستا خەڵکی بەغدا و باشوور و ناوەڕاستی عێراق هاتوون بۆ هەرێم لە سوپەرمارکێتێک ئیشەکە تا نیوەڕۆ بە دوو وەرەقە دوای نیوەڕۆژ لە مارکێتێکی تر ئیشەکە بە دوو شەویش لە شوێنەتر ئیشەکە گەنجە ڕەبەنە دوو ئەمە شەش لە مانجێکە ئەوەی خۆمان ئەڵێ من بەوە ئیش ناکەم بەوەندە ئیش ناکەم بۆچی نایکە کە نایکە ئەوی تر دێکە شوێنی دەگرێتەوە کەواتە مەبەستم چی بوو ئەمە خۆی بە اختیاری ئیشەکە ناکە کەواتە ئەو کاتانی کە جاوە هەر لە سیمیناری کۆلێجی تەکنیکی ئەندازیاری هەولێر دوێنێ لەوێ سیمینارێکم بوو بۆیان پێم گوتم کە من هەندەسەم تەواو کردو بە حسابی تر من ئەندازیاری شارستانیم ئیش نەبوو وتم دوکانێکی قرتاسی هەبوو چوم لەو دوکانە بە 100 دینار لە 89 ئیش مەکرد هاتم بۆ هەولێر لە کارگەی کاشی وەکو کرێکار ئیشم کردووە هەندە مهندسیش بوومە نابێ دانیشی ئەبێ ئیش بکەی هەتا وەکو ئەو کاتێک کە ئەو ئیشەی خۆتت دەست دەکەوێت کەوتە مامۆستاکەر ئەف بێکاریە یا بەردەوام بیت و پتر ببیتە دیاردەکە زۆرتر ئەرێ زیانی نوێن دێ چ بن سەر کۆمەڵگە هەیە یەکەم زیان ئەوەیە کە بێکاری گرفت دروستەکە چونکە کەسێک کە بێکارە لە ئەنجامدا پێداویستەکانیشی هەر ئەیەوێ هەموو ڕۆژ هەموو بێکارێک ئەبێ بخواتەوە خواردن و خواردنەوەی هەبێ ئەگەر نەیبوو ئەچێ بۆ غەشکردن ئەچێ بە تۆڵێ ئەوەندە قەرزم دەرێت تا سەری مانگ دوای ئەوە وەریگر نایداتەوە هەسش دیاردەی وا دەبینی کە نەیدایە دەچێت لە یەکەتر قەرزەکاتەوە بۆ تۆهی ئەو ناداتەوە ورد لە سەری زۆر دەبێ و کەڵەکە دەبێ اینجا کە لە سەری زۆر بوو کەڵەکە بوو ئەو کات دەکەوێتە چی جەریمەکردن ئەوجا جا لەوەی خاوەن قەرزێ بکوژێ یا جاریوا خۆیە کوژێ دیمان زۆر ینی زۆر قەرزدارمان بینی خۆی کوشت ئەوە لە ئەنجامی چوو لە ئەنجامی ئەم حاڵەتانێ لە ئەنجامی ئەم حاڵەتان لەبەرەوە بەشێک لەوانی کەوا لە بەندی خانن بەنەزانم ئینسان ینی مام هەموو جا نمونەیەک ێنمەوە بە مامۆستا ینی مامۆستایان لە ساڵی 91 کە دنیا چەند ناخۆش بوو حکوومەت دەمانگی دەی ساڵی 1991 کشایەوە حکوومەتی بەغدا مامۆستایان دروشمێکانم ئەنگوت سەری بڵند بۆ موچە نەوی ناکەین ئەو قسەیەکی جوان بوو لە بەرامبەر ڕژێمە ئێستا مافی خۆیان نەداوای موچەی خۆیان بکەن چونکە هەیە کە هەبوو ئەبێ بیان دەیتێ مەبەستم ئەو زمانە بوو یعنی لە سەردەمی دوو ئابلوقی ئابووری دزی هەبوو لە هەرێمی کوردستان بەس مامۆستامان نەدی ینی من بە چەند متابعی دەستگای هەواڵ و چۆنەڵێ کەناڵەکانی ڕاگەیاندن مەکرد خەڵکیش نەبی مامۆستامان نەبینی دزی بکە کەواتە ڕاستە خۆی کۆمەلگا تووشی قەیران دەبێت بەس خەڵکێکی باشی هەرتایە کە دزی ناکە بەس بێکاری هەموو کەس وەک یەک نییە هەندێک دزیەکەن وانە ئێمێستا لە هەرێمی کوردستانە ڕەنگە 1500 کەس بەرعەفو عام کەوت بێ بۆ نمونە ئەوە بەشێکی زۆریان تووشی ئەو هەڵانە بوونە تووشی ئەو تاوانە نەبوونە بەشی زۆری لە ئەنجامی بێکاریە بەشی زۆری لە ئەنجامی بێکاریە ئیتر تەماڵی دروست دەبێ بێکاری دروست دەبێ تاوان لە کۆمەڵگەدا دروست دەبێ هەموو ئەمانە بێتەمایی ئەوەی کە گرفتی بێکاری گرفتێکی ئابووریە بەهۆی گرفتی ئابووریەوە چی دروست دەبێ گرفتی کۆمەڵایەتی دروست دەبێ 3-4 ساڵە ئامارەکانی زەواج و تەلاق کۆ ئەەکەمەوە کە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی دەکەنەوە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و داواکاری گشتی و دادگاکان
کە بڵاوی دەکەنەوە ئەو ئامارانە دەڵێن 15 هۆکارمان دۆزیوەتەوە بۆ تەلاق کە نایەت لە محکەمە داوای تەلاقەکە لێ دەپرسن بۆچی جیابیتەوە لەبەر چی جیابیتەوە ئەڵێ لەبەر ئەوە هۆکاری دووەم هۆکاری یەکەم دەرونیە ناگونجین بەیەکەوەڵێ دەروونمان ناگونجێ بەیەکە و یەک نازانینەوە 135 ئاوایان گوتووە هۆکاری دووەم ئابوووریە هۆکاری دووەم ئابوووریە خانووی نییە خانووی تەنیایی نییە مەعاشی نییە موچەی نییە لەبەر ئەوەیە بینی ساڵ بە ساڵ کە ینی تقریبەن هی 8 ساڵم کۆ کردوێتەوە یعنی سێرەکەی ساڵ لە دوای ساڵ وەکو ڕێژەکە 4000 زەواجت هەبوو بێ 1000 تەلاقت هەبووە ینی نزیکەی جاری وایە 125 زەواجەکان ئەبنەوە تەلاق لە ماوەیەکی زۆر کورتە چونکە بێکاریە کەواتە خۆی بێکاری گرفتێکی ئابووریە دەبێتە گرفتێکی کۆمەڵایەتی دوای گرفتە کۆمەڵایەتێکە کە تەلاق دراو ئەوەدا بێتە گرفتێکی دەرونی ئەوجا نەخۆشی دەرونیان بۆ دروستە بێ ئەم ئینسانانە نەخۆشە بن نەخۆشەکەون لە ڕووی دەرونی ئەو ژنی پێنادە ئەم شو ناکات و ئەو نازام چی دوای ماوەیەکی تر ئەمانە دێنە سەر جادە خۆ پیشاندانەکەن داوای پارە و داوای موچە و داوای وانە بوو بە گرفتێکی سیاسی ئەوجا ئەبینی بێکاری چەند خەتەرە ئەتوانی مڵی مامۆستا زۆربەی سلبیەتەکان و ئەو شتانەی کە نەخازراون لە کۆمەلگەی ڕوئەدەن سببێکی سەرەکی وەکو جانان باس کرد کە بێکاریە ڕاست ئەرێ مامۆستا چ بکەین بۆ گرنگیدان و بایەغدان ئبکارکردنی جارێکدن خەڵک بزبریتە بێکارکردنی بە قسەی پێغەمبەر بکەین درودی خوای لەسەر پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يعني بمعنەیەکی بەو مانایی کە هەمومان سەرپەرشتیاری هەمومان ڕعایەتەکەین هەمومان سەرپەرشتیارین نەک بە معنای شوان بەێ هەمومان سەرپەرشتیاری هەر کەس ئاسیمە یەکێک هیچ کەسی نەبێ خێزانێکی هەبێ سەرپەرشتیاری خێزانەکەی خۆیەتی باوکێک سەرپەرشتیاری خێزانەکەی خۆیەتی دایک و باوکێک پێکەوە سەرپەرشتیاری خێزانەکەی خۆیانن کاتێک کە ماڵ پێکەوە دەنێن و خێزان پێکەوە دەنێن و وەچە و نەوە دەخەنەوە مناڵ دەخەنەوە دەبێ بزانن ئەتوانن سەرپەرشتی ئەم خێزانە بکەن وانە ئایا ئەتوانن ئەمن دەژمارێ زۆرە بێ قسەیەکی دیکەی هەڵەش هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر خۆنەی فەرموو مناڵتان ئەوەندە زۆر بێ نەزانن بەخێویکەن مەڵێ خوارزقەدا ئیمامی عومەر فەرمووی إن السماء لا تمطر ذهبا ولا فضة تزوج الودود الولودة لێ بکەین ئەو بەو مانایە دێکە تۆ ئەگەر کۆمەلگا دڵنیا بووی وەکو ئەوروپا وەکو چۆ و سۆسیال هەیە هەر منداڵێکت لەدایک دەبێ موچەی بۆ بڕاوەتەوە وەکو سەردەمی عومەری کوڕی خەتاب هەر لەدایک دەبێ موچەی بۆ ببڕیتەوە ئێستش ئەوروپا وا دەکە ئەگەر کۆمەلگا ئاوها بوو بەڵێ قەیناکە با مناڵ بخاتەوە بەڵام کاتێک دەزانێت ئەمە حاڵی وەزعی ئێمەیە خۆی پێ بێخێوە ناکرێ باوکەکە ژنی پێ بەخێو ناکرێ ژن مناڵی پێ ئەو کاتە ڕەنگە کە زانیت کۆمەلگە گۆڕاوە ئەرێ نوح بۆچی دەڵێ ربی لا تذر على الأرض من الكافرين ديارا بۆ دەڵێ ئەڵێ إنك إن تذرهم عبادك ولا يلد إلا فاجرا چۆن نوح دەزانێ ولا يلد إلا فاجرا كفارة چونکە دەزانێت کۆی کۆمەلگە بێ باوەڕ هەر بێ باوەڕ دەخاتەوە کەواتە کۆی کۆمەلگە هەژار بوو هەر هەژار دەخاتەوە وانە لە خۆی هەژارتریش دەخاتەوە ئایا پێغەمبەر پێی خۆشە ئێمە ئاوا زۆر بین و دەست و پێسپی و هەژار و وڵات پیس و بێ هەلیکار یا پێی خۆشە کەم و چاکی باشی بین وەکو ئەوروپا حتما پێغەمبەر ئەوەی پێ خۆشتە بێمەوە سەرباسەکە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته حکوومەت مادام حکوومەتە ئەو حیزبانەی کە حکوومەت پێک دەهێنن دەبێ بچنە ژێرباری ئەو بەرپرسیارەتی کە ئەو حکوومەتی پێکێناوە خۆ بکە لە ئینتیخاباتی داهات و خەڵک کەسی باش هەڵبژێرێ خەڵک وا بکە ئەو حیزبانە عقدێک ئەبێ لە بینی خۆیان بکەن تا سەر بچن ئەو بەرنامەی کە بڕیاریان داوە جێبەجێکەن موچەی خەڵک دابینکەن وانە ئەمانە گۆڕانکاریەکمان لە چی ئەوێ لە حکوومەت گۆڕانکاریەکی پێویستە لە حیزبەکان ئەمە لە چۆ دێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەو گۆڕانکاریە نەکەی خوش گۆڕانکاریت بۆ ناکە بە دوعا نابێ یعنی چی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەمە قسەی منە ئەمە قسەی خوددایە ودا دەفەرمێ حاڵی کەس ناگۆڕین لە باش بۆ خراپ لە خراپ بۆ باش مەگەر خۆیان ئامادە بن ئەبێ خۆیان ئامادە بن بۆ ئەم گۆڕانکاری خاڵی دووەم دەوڵەت ئیشی ئەوەیە کە حکوومەت یا دەوڵەت ئیشی ئەوێ هەلیکار بۆ خەڵک دۆزێتەوە ئێستا کە ترامپ دێ یا ئۆباما دێ یا فڵان دێ ئێستا تێپەڕبوون یەک ساڵ بەسەر ترامپ چ دەڵێ ئەم ساڵ ئەوەندە هەلیکار و ئەوەندە ملیار دۆلارم بۆتان کۆ کردوێتەوە ئەبینی واڵێ ئەمە لە چێ دێ ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر ئێمە ئەگەر ئەوش نەزانین دەبێ خۆ موسڵمانی نەمە بزانین ئێمە باسی ئای نەکەین ئەرێ پیاوێکی ئەنساری ئەنەس خوا لێ ڕازی بێ بۆمان ناجێڕێتەوە پیاوێک لە ئەنسار
هاتە لای پێغەمبەر دووری خوای لەسەوت یا ڕسوڵڵاه من هەژارم وتی ئابزانە نەچوو پارەی بداتێ بڵێ وەک بندیوارێک پارەی بداتێ بڵێ بڕۆ بۆ خۆت وەک سوال کردە ڕۆزە کرد وتی لە ناو ماڵەکە تا چی هەیە وتی وڵی ناو ماڵەکە ما بڵێ شتێکەیە مامەعنەوە بەزاراوەی ئێستا فەرشێکی کۆن پارچەیەکی تری جلوبەرێک ئەوانە هەیە وتی بڕۆ بیهێن بیان ئەم مەجلیسە هێنای ئەو مەجلیسە پێغەمبەر فەرمووی هاوڵانی من سەحابە چێ ئەوەی لێ ئەکڕێ یەکێک گوتی من بە 2 درهم لێ ئەکڕم بە 2 درهم لێیان کڕی و بردیان تەشجیعیان کرد وتی ئەو درهەمە بڕۆ خواردنی پێ بکرە بە درهەمەکەی تر ئەوە بڕۆ شتێک بکڕە وەکو فەسێک وەکو تەورێک وەکو شتێکەوە ئەنجە هاتەوە وتی ئەو بە درهەمەکەی تریش ئەوم کڕی وتی منش ئەوە حەبلێکت دەدەمێ ئەو جا بڕۆ ئیشکە ئیشی کردی وتی 15 ڕۆژی تر نەیتەوە 15 ڕۆژ یعنی لە دوای 15 ڕۆژ هات و یا ڕسوڵڵاه ئەوەستە 10 درهەمم پیدا کرد ینی مەشروعێکی سەغیری بۆ دروست کرد هینێکی وەک چۆن دەڵێ پرۆژەیەکی بچووکی بۆ دروست کرد و ئەمە ئیشی دەوڵەتی هەلی کار بدۆزێت و خاڵی کۆتاییم کاتت کەمە خاڵی کۆتاییم ئەوەیە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر بوون لە ساڵی 1990 یەک زانکۆ لە هەرێمی کوردستان هەبوو ناوی زانکۆی سەلاحەدین بوو ئێستا 14 زانکۆی حکومی هەیە و 15 ئەهلیش هەیە ئەوە 29 زانکۆ ئەم هەموو دەرچوانە بێکار و بێ ئیش چۆن دەبێت زانکۆ پەیوەست بکرێ بە بازاری کارەوە ئەوەی لە زانکۆ دەردەچێت دەبێت کاری هەبێ ئەگە کاری نابێ زانکۆکان کەم کرد باش هیویداری مامۆستاف گوتنی جەنابێتە گوتین هەمیت ناخێمەدا سەر هەڵدن و ڕنگ بدەن گیانەما ڕۆژانەدا و فێرە کار و پیشە ببین بەلێ بینەرێن ڕێزدار دوماهیاوی خەڵکی زۆر سپاس بوێن بەڕێست گەلمەدابوون و هیویا وەیەکی کە مەشیاویت مەفای بەخشینەوەین بەڕێز و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی بمینن خێر و شادی تا خەلەکە کادی خدای مەزن مەهمییا بپارێزیت